سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایی کە بەیانێکی جوانتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت. پێ خۆشحاڵم کە ئەمڕۆژ فرسەتێکی دیکەم لەبەردەستایە بۆی کا لەگەڵ ئێوە بم و کۆمەڵێک بابەت بۆ ئێوە بخەمە ڕوو کە لەبارەی ئەوانەوە میوانمان ئەبێت و قسە و باسی زیاتری لەسەرەکەین بۆ هیوایی کە وەک گوتم ڕۆژێکی پڕ لە سەلامەتی و تەندروستی بێ بۆ ئێوە. سەرەتاش بابزانین بابەتەکانی ئەمڕۆ چی لە خۆی ئەگرێت و ئەم بابەتانە زیاتر تایبەت ئەبن بە کێ. کۆنفرانسێک لەبارەی گێچەڵی سێکسی لە کاتی کار بە بەشداری بەرپرسی بەشەکانی یەکسانی جێندەر لە دامەزراوەکانی حکوومەت و ڕێکخراوەکان بەڕێوەچێت. ئەم بەیانیە تاوتۆی ڕوبەڕووبوونەوەی گێچەڵی سێکسی لە شوێنی کار دەکەین. لە شاری سلێمانی دیدارێک بۆ خوێندکارانی میدیا بە ناونیشانی دەرفەتێک بۆ ئەفراندنی بەهرە و توانە بەڕێوەچێت. تیایدا چەندین پانێڵ لەبارەی گەشەپێدان بە توانەکانی خوێندکارانی بەشی ڕاگەاندن و زەمینە سازی بۆ دۆزینەوەی هەلیکار پێشکەشەکرێت. هەر لە شاری سلێمانی پێشەنگایەک بۆ کاری دەستی خاوەن پێداویستە تایبەتەکان کرایەوە بەشێکی زۆری بەرهەمەکان لەلایەن ئامادەبووان وەک هاندانێک بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان کران. سەرەتا لە باسی گێچەڵی سێکسیەوە دەست پێ ئەەکەم و بابەتێکی لەسەر ئەبینی میوانیشمان هەیە قسەی لەسەرەکەین. جوابزانین بابەتەکە ئەڵێکی کە ئەڵێ ئەنجومەنی وڵای گەشەپێدانی خانمان و دەستەی ڕاوێژکاری یەکێتی ئەوروپا لە عێراق لە کۆنفرانسێکی سێ ڕۆژە بە بەشداری بەرپرسی بەشەکانی یەکسانی جێندەر لە دامەزراوەکانی حکوومەت و ڕێکخراوەکان تاوتۆی پرسی گێچەڵی سێکسی دەکەن لە کاتی کارکردن. نوێنەری وەزارەتی پەروەردەش لە کۆنفرانسەکە چەندین سەرنج و تێبینی بۆ ڕێخستنەوەی سیستەمی پەروەردە خستە ڕوو بە پێویستیشی زانی کە لە سەرەتای خوێندنەوە لە چوارچێوەی وانەکاندا یەکسانی جێندەری بخوێنرێت بۆ ئەوەی تاکێکی خاڵی لە تونند و تیژی بەرهەم بهێنرێت و ئەم بابەتە بەیەکەوە بین. گێچەڵی سێکسی لە کاتی کارکردن ئەم جارە بوو بە گفتوگۆیەکی سێ ڕۆژەی نێوان دەستەی ڕاوێژکاری یەکێتی ئەوروپا و ئافرەتانی ناو دامەزراوەکانی حکوومەت زیاتریش لەسەرەوەی چۆن بتوانرێت گێچەڵی سێکسی چارەسەر بکرێت. بەرپرسی سنتەری یەکسانی جێندەرە لە وەزارەتی ناوخۆ ئاشکرای دەکات ماوەی چەند ساڵێکە دامەزراوەکانی حکوومەت یاریمی کوردستان کار لەسەر و بابەتە دەکەن و دامەزراوەکان خاڵین لەو جۆرە مامەڵەیە لەگەڵ ئافرەتان، بەڵام ئەوەی کە هەیە زیاتر لە کەرتی تایبەتە. ساڵێک کوسێ مانگە لە وەزارەتی ناوخۆ دامەزراوە، بەڵام پرسی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی لەسەر بینەمای جەندەری هەرگیز پرسێکی تازە نەبووە لە سنووری بەڕێوەبەرایەتی لە سنووری وەزارەتی ناوخۆ بۆ پێی بەڕێوەبەرایەتیەکی گشتی بۆ ئەم پرسە تایبەت دامەزراوە کە 5 بەڕێوەبەرایەتی و 13 نووسینگەش بەخۆیە ئەگرێتەوە و ئەم نووسینگانە ئیشیان لێکۆڵینەوەیە و بە دوواداچوون لە سەرجەم کەیسەکانی تونند و تیژی لە زاخۆ تا خانەقی. نوێنەری وەزارەتی پەروەردە لە کۆنفرانسەکە چەند سەرنج و تێبینێکی بۆ ڕێخستنەوەی سیستەمی پەروەردە خستە ڕوو کە بە قسەی ئەو پێویستە لە سەرەتای خوێندنەوە لە چوارچێوەی وانەکاندا یەکسانی جێندەر بخوێنرێت بۆ ئەوەی تاکێکی خاڵی لە تونند و تیژی بەرهەمهێنین. یەک لە چارەسەرەکان یەکەم کۆمەڵگا هوشیارکردنەوەی کۆمەڵگا لە ڕووی پەروەردەیەوە ئێمە هەر بتوانین لە مناهج لە خوێندنی باڵا بتوانین نەوەیەک هوشیار بکەینەوە لە زیانەکانی تونند و تیژی لە ناو کۆمەڵگایە. دوو لە ڕووی یاساییەوە ئێمە بتوانین یاساکان توندترکەین بۆ ئەوەی بەحەقیقەت سنوورێک بۆ تونند و تیژی دابنین. کۆنفرانس و گفتوگۆکان ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبن و ئەنجومەنی باڵای گەشەپێدانی خانەمان سەرپەرشتی دەکەن و بەو ئامانجەی لە ئەجێندای کاری ئەم 3 ڕۆژەدا ئامانج و چارەسەرەکان دیاری بکرێت لە چوارچێوەی استراتیژیەتی حکوومەت کاری لەسەر بکرێت. ڕێنا سەعالی کوردستان 24 هەولێر. لە کۆنەوە گێچەڵی سێکسی لەناو ئەتوانین بڵین لە مێژە هەیەونەوە هەموو کۆمەڵگەکان هەبووە، هیچ پەیوەندێکیشی بەوەوە نییە کە ئەم کۆمەڵگەیە زۆر پێشکەوتوو بێت یا کۆمەڵگەیەکی دواکەوتوو بێت. ئەمە دیاردەیەکە کە
لە نێو زۆربەی وەک باسمان کرد لە کۆمەڵگەکان هەیە چارەسەرەکەی لەکوێیە بۆچی ئەمە ڕوو ئەدات ئەگەر پەیوەندی بە نەخوێندەواریەوە هەیە بۆچی ئوستازێکی زانکۆ بۆچی پزیشکێک بۆچی ڕۆشنبیرێک گێچەڵی سێکسیەکە ئەگەر پەیوەندی بە ئاینەوە هەیە بۆچی کەسێک کە دەڵێن ئەمە فلان کەسە ڕوو لەخوایە گێچەڵی سێکسی ئەکات ئەگەر پەیوەندی بە تەمەنەوە هەیە بۆچی مناڵێکی 14 ساڵ گێچەڵی سێکسی ئەکات دوا هۆکارەکان دەمانوێت بزانین بۆچی دەگەڕێتەوە سەبارەت بەمە لەگەڵ هەلەز عەلی مامۆستای زانکۆ بەرپرسی بەشی توێژینەوە لە ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان قساکەین گفتوگۆکەین ئەم بەیانە سەبارەت بەوەی کە گێچەڵی سێکسی بە تایبەتی لە شوێنی کارکردن بەخێر هاتی خاتون خاتو هەزەل وەک ئێستا باسم کرد گێچەڵی سێکسی خاتو هەلەز ئەگەر بینە سەر هۆکارەکانی ئەبێ هۆکارەکانی بۆچی بگەڕێتەوە چەندانەیەکم باس کرد ئەگەر نەخوێندەواری بێت ئەبینین کەسێک کە زۆر خوێندەوارە ڕۆشنبیرە گێچەڵی سێکسی ئەکات ئەگەر لە ڕووی پۆشاکەوە بێت دەبینین خانمێکە باڵاپۆشە گێچەڵی سێکسی پێ ئەکرێت ئەگەر مەبەست لە هەژاری بێت دەبینی سەرمایەدارێک خاوەن کۆمپانیایەک گێچەڵی سێکسی بە خانمێکی دیکاکات بابزانی هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە دەستپێکی بەینی باش گێچەڵی سەکسی یان دەستدرێژی سەکسی ئەم دیاردەکە زۆر بەربڵاوە لە هەمی جڤاتەدا نەبەس الجڤاتی ڕۆژهەڵاتانە ڕاست بەلکو ئەمریکا و ئەوروپا جی هەی ئەغلبە ئەمریکا بۆ نمونە یاسای دەستدرێژی سەکسی هەی و ئەو یاسایە تایبەت لە زانکۆێ تابلوەکە و نویسایە و هەر کەسێک دەزانێت دێچکت وەختی گێچەڵی سەکسی بەرامبەریوی بێتە کردن دەستپێکی مدویە ئەس پێناسە دەستدرێژی سەکسی یان گێچەڵی سەکسی بکەم هەر کردارێکی تندوتیژی بەرامبەر ئافرەت یان هەر پیاو بڕۆی جەستەیی یان زمانی یان سەکسی یان ئابووری یان کۆمەڵایەتی یان یاسایی وەکو ئاماژە پێدای گێچەڵی سەکسی هەمی عەردا پەیدا بێت ئەوە دیاردەکە زۆر گشتیە حدا ئەم vê کێشێ چارەسەر بکەین ئەم پێویستی ئەوەلی هشیارکردنی تاکێ کەسی لۆی کۆمەڵگەهەیە ئەم پێویستی یاسایەکی بۆ دەستدرێژی سەکسی ئەم پێویستی هاریکاریە وانە وەکو دەستگایت ڕاگەهاندنێ هین هەمی گەلمە کار بکەن ئەم هشیارکردنێکی پەیداکەین بۆ تاکە کەسێ چێ پیاو بێت یان خانم بێت دەستدرێژی سەکسی گرێداینین بە سبحانەمان بەلکو بۆ پیاو یان زەڵام جی هەی بەس قوربانیت زۆر پتر خانمە ئەم وەکو ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان لە ڕەوانگەی هێلەی گشتیەکانی کابینەین و حکوومەتی هەرێمی کوردستان ما پلانەکە هەی پلانەما پاراستنی مافی خانمان لە هەمی باوەڕەدا و تایبەت الباوەڕێ شوێنەی کار بۆچی بەرهەندێ ما دەوێت یەکسانیە جەندەری چێت بێت شوێنی کار ژن هەبێت جی و پیاوژی هەبێت و هاری کار بن بۆ ئێکدو خاتو هەلەز ئەگەر بینە سەر یاسایەک هەمیشە یاسا سەروەرە ئەتوانین لە ڕێ یاسا مافت بۆ بگەڕێتەوە ڕەنگە کەسێک نەتوانێت بێت لە کەناڵێکی ڕاگەیاندنەوە و نە بە ئاسانی بابەتەکەی خۆی گەڵاڵە بکات بێوێت لە شوێنێک مافی خۆی وەربگرێت بە بێەوەی کە چۆنەڵە کۆمەڵگە پێی بزانێت ئەمە بۆتە حاڵەتێکە خەڵکی ئێمە حەز ناکات بەرامبەرەکەی پێی بزانێت بەس یە کێشەکەی چارەسەر بکرێت ڕەنگە ئەگەر باسیش بکرێت باشتر بێت ڕۆشنبیری خەڵک زیاتر بێت بەڵام بابزانی ئایا یاسایەک هەیە لە کوردستانە کە ئەو خانمانی هەراسانەکرێن لە شوێنی کارکردن پشتیوانیان بێت حقیقەتەن بدەخەوەمە چیاسانینن ئەم وەکو ئەنجومەنی خانمان کار دەکەین لەسەر هەندێ ما هەندێک پێنگاوێت چێکرین ئێکشوانە یاسای بەرەنگاربوونەوەی خێزان ژمارە 8 ساڵە 2011 مەگەلێک نمونەیت هەین بۆ تندوتیژی 13 نمونە مەی هەین تێدا ئەم کار دەکەین کومە نمونەکی دی گێچەڵی سەکسی نمونە 14 بێت ئەvە ستپسێکی ئەمێ سەرچولتکین و ما حالێکی بۆ سەرۆکوەزیران جەنابی سەرۆکوەزیران هیوی دەکەین پاشە ڕۆژێ ئەvە جێبەجێ بێت ژبەرکو دانانە یاسایەکی بۆ گێچەڵی سەکسی بۆ vê مرحلە یاشمەvە نەیا ساناهیە
وقالك بروسس بيدفين حتى بقهتا مرحلة يا صايكي بأفاد نيزكترين ريكا بو ما كو اف دسريجي سكسي بيتا ببتا وكو ياسا وخاوني كار بيجري بكت وهروسا خانم يام بياو ي كريكار بزانت ما فيخو اركيخو وكي از زفرم جورك دي نقطة اولي هشيار كردن زور ضرورة مرما اساسية وركشوبي ما هشيار كردن خلقك بو ديار دي جبركو بوشي كسناتشتا دادجهي وبي باخفت اك سلمان دناوي زور زحمته جگە لەوەش ڕەنگە هۆکارێکی دیکەوە بێت ئەو بۆ بەدەستێنانی بژێوی ژیانی خۆی مەترسی ئەوەی لەسەر دواتر کارەکەی لێ وەربگیرێت نقطة دوي أوا كو كس ترصد نكو كاري شوي بيتشت خاصة كرتي تايبت الكرتي قشتي يهي دزريجي سكسي بس بشي وكي كمتر جبركو او كسي مثلا دزريجي سكسي بكت عادة وسط كت بشي وكي نهيني نمشي نسلمين اجر فرمان برج بتشتا محكمة دادجهي بيجت ما مودكيت الياساي سزايدة بحسي كاري بيجني الفعل المخل بالحياة الزور نب قوته او مادة شارصد وشارصد وإيك وشارصد ودو بحسي دزريجي سكسي بس بشي وكي خفيف يعني الزور نب قوتك وبجنك بشيت كتاكيس بشي دف داد جاي الفي حالتي ما في طاوتي ناقرة بالضبط قارستنا خانمي النابت لو ما سر هندي شولكيكو ام اضافكي وكو نمونكي يا ساي برنجار بنايت تندجي ديجي خيزان اساسي هندي جي ام سر هندي شولكينكو يكسانية جندري تشد بتل شويني كار و اما بلت خون عفوا تندجي سر اساس جوري كومالاتي نبت باشا جبرك افا زور ضروره بوما وكو انجمني خان باش يكساني جندري ابل لكو دس بي بكريت اسال برابورتك بشكي باسي ومان كرتكا بلان ويك هر لا قناغكاني خويندنا ولا سرتايو باسي او بابتك اما جي خوي اجريتوا بوچونا من حتى دما هيك بتورك شو بما ام دي هندك راس بارده وبيشنيارو بوچون ورايا كومكين اش نينرت وزارتك عن حكومتي هريم وذا مرما مهامي نينر انا وزارتي پرورديه وزارتي تندرستيه وزارتي نوخوه وزارتي اوقافه وزارتي سركاتيه دواكاري قشتيه انجمني دادوريه تقريبا دازدا وزارة نينر ميتين مولي كريكو او كاسد بيوان دار تزريجي سكسي ونيزيكي وان بد بيتلفما ريفابريو تندو توجي ريفابريو بلغنامي تاوان قالك ريفابريو تقريدايا مناوخو ما يحاضر كين دو ام هيش تورايو بوچونا ورگرين وبشين بيشنياركي نتكن وكو نتيجة بو وركشوبي ما باشا اما ابل للاكي ديكشو باز لو بكين كا دروستا اگر لەلایەن یەکسانی جێندەریەوە خەڵک وشیار بێ بەڵام لەلایەکی دیکەشەوە خەڵک بزانێ ئەمە مافی خۆیەتی ئەمە ئابڕوچوون نییە چونکە لای ئەمە بە ئابڕوچووندا ئەنرێت ڕەنگە سێ چوار خانم لە شوێنی کارکردن ئەم لە ترسی ئەوەی دیکە باسی نەکات ئەو لە ترسی ئەوەی دیکە باسی نەکات هەر سێ چواریشان تووشی هەراسانکردنی سێکسی ببن گەچەڵی سێکسی بمن لەو شوێنە تا چەند ئەتوانێت ئەنجومەنی باڵای خانمان کار بکات لەسەر وشیارکردنەوەی ژنان بۆی کە بزان ئەمە مافێکی خۆیانە هەم بۆ بەدەستێنانی مافی خوان هەم بۆ ئەوەی کە نهێڵن ئافرەتێکی دیکە ژنێکی دیکە بەرامبەری چۆنەڵێت ستەمی بەرامبەر بکرێت براستی اجبلي وركشوبي مالبرا ام هندك كونفرنس دي بكين والسيمينار دي بكين وراهينارا بكين بو فرمانبريت حكومة هريم كردستان ام دس بكين بو كرتي تايب كشتي بوشي هدي دي تشينا كرتي تايبت مالبرا ام وركشوبي دي جي بكين رولي ريك خراوت كومالجاهي مدني وريك خراوت نيف دولتي بينن براستي وركشوبي مالجا الإيكاتيا أوروبا ما محاولة كر استفادهش خبرة وبوشونت نيف دولتي بكين وبينا هريم كردستاني بلكي أفا ريكا دريجة أمي ستبست دسبيكينا أم دي محاولة كين هنديش ما بيت هشيار كرديني تشيكين دوكو جن بتشيكي أو ترصا يا دليويدو بشت وبشت بيجت وقتي جن يعني ناطرصد اش مفادي شت بيجت وهكا جود او كسي مثلا تهز رويدا كو دزريجيو سكسي بكت الباشر وجي ادينوكت لانه جيني او مترسي دارا شكست الدفه
جريء بو وتشد باخذت نوكا ومدري نقطة ديجي أو ما جبيدم دزريشة سكسي جريداينين بس بجنيه جريدا بس بيا يلا بنيش دميتها ما برسالة بس جنابت لو سر خانم أجر زيات الروني بكيتها لأنه يعني خاصة الكرتي تايبت بيوجي معرضي هنديت بت وأم بوشونا ما وفيجيني ما الأنجماني خانمان نبس باراستنا خانمانا بلكو باراستنا بالانسي ناف بينا جواكي لأنه يكسانية جنديش ناف يكسانية ناس بس جيني باريزم بياوي بيلم نا بيوستم بياو هاريكار بت وأمنا منافسي بياوما من هاريكاري بياوما لا خيزاني بتشيكجي ولا خيزاني مظن باشا بو بيك ألين زياترين أو حالتانا روبروي خانمان أبيتوا وكو أو وايبلين ما أمانة باسي شرپنجي ما مكبكين بلام كوملك بزشكي خانم هاتون ڕوونکردنەوەکان بۆ ئەوانە بێت ئەو سوودێکی وای لێ نابینێت دەبێت خانمانێکن لە چۆنەڵێت لادێکان ئەوانە بێ بزانن چییە خانمانێکن لە کۆڵانەکان ئەبێ ئەوان بزانن چییە ئەمانەیەت بڵین بۆچی زیاتر باسەکە بۆ خانمان نەکرێت ئێستا باسیوت کرد ئەچینە ناو فەرمانبەرانەوە بۆچی زیاتر لەگەڵ پیاوانە قسە ناکرێت ڕەنگە لە ناو فەرمانگەکان پێویستکە لەگەڵ پیاوانە ئەم بابەتانە بکرێتەوە شیاریان بکەن کە فڵانەشت بەرامبەر خانمێک فڵان شتێک بەرامبەر خانمێک ئەمە گێچەڵی سێکسی ئەگەر تۆ پێی بڵێ جوانی ئەمڕۆ ئەگەر تۆ پێی بڵێ ئەکرێ بێتە ژوورەکەی من بە یەکۆ دابنیشین قاوەیە بخۆینەوە چۆن ئەکرێ پیاوان و شیار بکرێنەوە خۆم تەنیا مەژنیژنە بڕاستی لەو ما هەندێ تەڵب کردێ کول وەرکشوپێ ما پیاوژی ببتەنی نەرێ وەزارەتەکان ما حەس نەکرد و بەس ژن بت ما گوتیێژی حتى وەزارەتە ئێمە ئەگەر هین بتوانن دوونی نەر بوومە ڤڕێکن نینەرکی پیاو مینەرکی خانم بوومە خۆشەک و وەرکشوپێمە یەکسانیە جەندەری تێدا هەبێت و پیاوژی هەشیار بت وقتی پیاو هەشیار ئەوش دەبێژدا پیاوێک دی و دێ يعني مرما وركشوبي ما جيبجيكين كو هردو بزانن وهردو ما في خو وام وبارستنا ما في هردو طرفه بكين وكي من اما جبدي بالانسا جواكي زور جرينجا بو انجماني خانمان نوكي قالك خلك كزرتكن كو انجماني خانمان اجبر نوفي خانمانا ام ايش دكين بو خانمان وصانينا ام ايش دكين بو هردو بو بياوجي خز بو خانمي جبركم مديت خانم هشيار بن دهاري كاريا بياوي خو بكت ام بابي خوب كت ام برای خوب کت ام ورکشوپانه که انجامی ادن ورکشوپ بیکن که اتوانی بلین ببردوام اکرید یا خود ماوی کی بودن راوا سقفی کی بودن راوا با 6 مانگا با 8 مانگا با ساله که چونه کرد تقریبا ملبره ما پلانه کی هی ضمن پلانا 1325 انجمنی خانمان او تقریبا ام 2 ساله پیدا اف پلانه هر ساله که ما هندک اکتیویتیتین اكش اكتيفيتي ما بوفي صالي كو ام تركيز الدزريجيو سكسي بكين احتمالا بلانا ما برف صالك ورقلت لانه ما وركشوب دي هيقل كومالجاي خروات كومالجاي المدني كومالجاي النف دولتي وام دي محاولة بيوجي وجنجي تدوبن من نقطة كدفت أزبيجم دا أجبيرنا كم جورة دزريجي سكسي جورة وي زمانية تندو تجيه زمانية تندو تجيه جستية تندو تجيه سكسية تندو تجيه آبورية وكومولاتية تركيز ما راستي حاليا لسر آبوري كومولاتي أو مدفت جنك سر بخوية آبوري هبت وقت جني سر بخوية آبوري هبت دتوانت بجهته decision maker تتوان بجهته جهة بريارداني وقتی بجهته جهة بريارداني بتخاوني كار دي أو بخوخو وان ما فت خانمان بارزت و أو بخوخو جن وكو خاوني كار دي حسكت بياو جهبت لأنه تنابت شويني كار بس جنبن أم بس بياو بن أمي بيوستي إكودونا أو جيب كار بكت أو جيب كار بكت هردو باش اگر اما بخینە چوارچێوەیەکەوە قەتیسی بکەینەوە بازنەکە ئەو بازنەیە بچووکەینەوە هەمووی دێتەوە سەر پەروەردەکردن لە ڕووی پەروەردەکردنەوە ئەگەر تاکێکی وشیار هەبێت ئەوە ڕەنگە ئەو ڕێژەی کە ئەوترێت لە 80 بۆ 90 ژنان قبوڵی ئەوە ناکەن باسی بکەن و لە 70 پیاوانیش قبوڵیەوە ناکەن کە بڵێن تووشی گێچەڵێکی سێکسی بوون کاتە پەروەردەکردن چۆنێکی سەرهەندێتە ئاخ ما دوسێ کۆمبینێ چێکری گەل وەزارەتی پەروەردە يكشوانا كومبينك الجل جنابي ريفبري قشتي كروكيلم مناهجة كوما حسكر الداخلي كتاب وبرتوكت قطابخانة يكسانية جندري بيدابد
و ڕولێ خانەمان تێدا بێت و هەروەسا ڕولێ پیاوە و هشیارکردن لەسەر پاراستن و پاراستنە مافێ هەردووە ژن و پیاو. باشە سپاس بۆ هەلەز عەلی مامۆستای زانکۆ بەرپرسی بەشی توێژینەوە لە ئەنجمەنی باڵای خانمان و گەشەپێدان لە کوردستان هەرچەند ئەم باسە ئەوەندە بە کورتی ناکرێ بڵین تەر و تەسەل هەموو ئەو بابەتان ناکرێتە خۆی کە مەبەستمانە لێ بەڵام بەشی خۆشی ئەتوانین بڵین ئەو ئاگادارکردنەوە خانمان ئەدەین کە بە بەردەوام ئێوەی چالاکوان خەریکی کارکردن بۆی کە ئەوان زیاتر هۆشیار بن کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێت. زۆر سپاس بۆ کوردستان 24 و بە میهوانداریەوە و وێ دەرفەتێ زۆر سپاس بناوێ ئەنجومەنی خانەمان. لە شاری سلێمانی دیدارێک بۆ خوێندکارانی میدیا بە ناونیشتانی دەرفەتێک بۆ ئەفراندنی بەهرە و توانەکانیان بەڕێوەچێت. دیدارەکە لەلایەن زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و بە هاوبەشی پەیمانگای تەکنیکی کوردستان ڕێکخراوە. سبەی چوارشەمە دەست پێ ئەکات بۆ ماوەی ڕۆژیش بەردەوامە بێت. تێدا چەندین پانێڵ لەبارەی گەشەپێدان بە توانەکانی خوێندکاران و بەشی ڕاگەاندن و هەروەها زەمینەسازی بۆ دۆزینەوەی هەلی کار پێشکەشەکرێت. باڵێ دەمانوێت سەبارەت بەم بابەتەش گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کە زیاتر زانیاری وەربگرین سەبارەت بەو کاری کە ئەنجام دراوە. پرۆفیسۆر یاریدەدەر شێرکۆت جەبار سەرۆکی بەشی تەکنیکی میدیا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ستۆدیۆی سلێمانیەوە میوانی ئێمەیە. زۆر پێخۆشحاڵم مامۆستاکە دوای چەندین ساڵ من ئێستا لەگەڵ جەناب تا گفتوگۆکەم کە ئێستاتیتە سەر شاشە بۆ من بەڕاستی شۆک بوو زۆر پێخۆشحاڵم و ئومێدی باشترینەکان بۆ خوازم و بەیانیت باش بێت. بەیانی بەڕێزت باش بەیانی کارمەندانی کوردستان 24 و هەموو هاونیشتمانیانی کوردستان باش. سپاس دەکەم. با سەرەتا بۆ دەست پێ بکەین کە ئامانجی دیدارەکەتان چییە؟ چۆن ئەتوانن هاوکاری خوێندکارانی میدیا بکەن؟ بەڵێ ساوان خان پێشەکی سوپاس بۆم دەرفەتە بیرۆکەی چالاکی دیداری خوێندکارانی میدیا بەڕاستی لەوە سەرچاوی گرت کە ئێمە وەکو ستافی ئەکادمی مامۆستایانی بەشی تەکنیکی میدیا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە دەرهاویشتەی درکردنمان و بەرپرسیارەتیمان بە بەرامبەر بە خوێندکاران بە ئەرک و چالاکیەکانیان بەرامبەر بەو وزە و تواناشاراوانەی توێژی گەنجان لە کوردستان کە هەیەە باوەڕبوونمان بە ئەم توێژە بەرفراوانەی کۆمەڵگە کە خوێندکارانی و قوتابیانی بەشێکی زیاتر پێکەێنن لە زانکۆکانە بیرمان لەوە کردەوە کە وەکو بەشە زانستیەکانی بواری ڕاگەیاندن و تەکنیکی میدیا و پەیوەندیە گشتیەکان و بازارگەری لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەداخەوە کاڵم سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە پرۆپۆزەڵەکەمان یان پێشنیارەکەمان یان پرۆژەکەمان فراوانتر بوو لەسەر ئاسی کوردستان بەرام بەداخەوە لەبەر نەبوونی بوجە و لەبەر ئاستەنگی دارایی نەکرا بتوانین لەسەر ئاسی هەرێمی کوردستان بیکەین لەبەرەوەی بەداخەوە تەبەنی ئەوەیش نەکرا کە ئێمە بەرفراوانی کەین لەسەر ئاسی کوردستان. بیرمان لەوە کردەوە کە دیدارێک ڕێک بخەین شێوە فیستیڤالێک شێوە میهرەجانێک ڕێ بخەین خوێندکارانی بەشەکانی تەکنیکی میدیا و ڕاگەیاندن کۆ بکەینەوە بۆ ئەوەی پێشبڕکەیەک کێبڕکەیەک ڕوحی هەماهەنگی و پێشبڕکێ لە نێوانیانە دروستکەین سەبارەت بەو ئاستانە کە خۆمان دیاریمان کردوون سەبارەت بەو ژانرە ڕۆژنامەوانی و ڕاگەیاندنانەی کە خوێندکاری تەکنیکی میدیایان خوێندکاری ڕاگەیاندن لە ماوەی 4 ساڵە ئەی خوێنێت 4 ئاسمان دیاری کرد وەکو فیلمی دیکۆمنتاری وەکو فیچەر وەکو بەرەمێنانی ناوەڕۆکی ڕیکلام وەکو دیزاینکردن و بەرەمێنانی ڕۆژنامەیەکی کاخزی چوار لاپەڕەیی. سەبارەت بە ئامانجی ئەم دیدارەی ئێمە لە 3 ئامانجی سەرەکی خۆی ئەبینێتەوە. یەکەمیان ئەوەیە
ئەمانەوێت زمینەیەک بڕەخسێنین بۆ خوێنکار لە بازاڕی کارە، یعنی زمینەی هەلی کار بۆ خوێنکار بڕەخسێنین. منیش هەمان پرسیارم هەبوو دکتۆر، خاوەنی کەناڵە چۆن دکتۆر ئەگەر بەرفەتم بدەیت ئەوەی کە بەشدارە بێت لە ئەم دیدارە بێگومان چاوی هەموو گەنجێک هەر قۆناغێکی خوێندن تەواو ئەکاتە سەر ئەوەیە کە چۆن لە دوای ئەوە هەلی کار بدۆزێتەوە، چۆن کار بکات و دیدارێکی لەم شێوەیە ئێوە کە دەڵێن ئامانجی ئێمە دۆزینەوەی هەلی کارە بە چ شێوەیەک چ سیستەمێکە بە چ سیستەماتیکێک هەلی کار بۆ گەنجانە دۆزنەوە؟ بەڵێ جا پێش ئەوەی کە ئێمە باستەوە بکەین کە ئەمە هیچێکە لە ئامانجەکانی دیدارەکەمان کە دۆزینەوەی هەلی کارە بۆ خوێنکارانی میدیا ئەوەیە کە ئێمە لە ڕێگای ئەم دیدارەوە باهرە و توانا و وزە و تااقەتی خوێنکارانمان دەربخەین لە ڕێگەی ئەو سێ چوار ئاستەی کە باسم کرد لە دەرەنجامی پێشبڕکێ لە نێوان بەشەکانی میدیا و ڕاگەیاندن. بۆ نمونە حەوت بەشی زانستی لە بواری ڕاگەیاندن و میدیا بەشدارە لەم دیدارە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆ زانکۆ و پەیمانگا حکومی و ناحکومیەکان بەشداریەکی باش هەبووە تاکو ئێستاکە لە بۆ هەر چوار ئاستەکە کەناڵە ئاسمانیەکان یان دامەزراوەکانی ڕاگەیاندن و میدیا لەم دیدارە ئێمە ئامادەن خاوەندارەتی ئەم کەناڵانە ئەم دامەزراوانە بانگێشت کراون لە ئەتوانن لە کاتێکە کە بەرهەمانە نمایش ئەکرێت ئەو کەناڵانە ئەتوانن ئەو کەسەی کە شیاوە بۆ کاری میدیایی ئەو کەسەی کە شیاوە بۆ ئەوەی ببێ بە کارمەندێک یان ببێ بە کادرێکی ڕاگەیاندن ئەلەوێ ئەو تااقەت و توانایە دەرئەکەوێت و ئەتوانێت هەلی کار لەوێ بڕەخسێ. زۆر باشە باشە یەکێک لە پانێڵەکانی ئێوە دکتۆر ئەوەیە کە باس لە ئاڵنگاریەکانی ڕاگەاندن کار و ڕۆژنامەنووس ئەکەن لە دوای ئەوەی کە کار ئەکەن. چۆن ئاڵنگاریەکان چین چۆن ڕایانەهێنن لەسەرەوەی کە بتوانن ڕوبەڕووی ئاڵنگاریەکان ببنەوە مەبەستان چی بووە لەو پانێڵە؟ بەڵێ ئێمە لە ڕۆژی یەکەمە هێکێک لەو بەشە چالاکیانی کە لە ناو دیدارەکەیە دانراوە ئاشنابوونی خوێنکارانی میدیا و ڕاگەیاندنە بە کەسایەتی و کەسانی خاوەن ئەزمون و شارەزای بواری ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان. حتمما ئێمە لەم دیدارەیە میوانداری چوار ڕۆژنامەنووس و میدیاکاری بەڕێز و ناودارمان کردووە کە لە ڕێگای باسکردن لە ئەزمموی خۆیان مەبەستم لە ئەزمموی کاری پیشەی ڕاگەیاندنە ئێمە تەوازنی چۆنڵێ هاوسەنگی جەندەریشمان ڕاگردووە دوو خانمی بەڕێز کە لە بواری ڕۆژنامەگەری و میدیایە ناودارن و هەروەها دوو بەڕێزیتر لە بواری ڕۆژنامە و تەکنیکە ناودارن باسی ئەزمموی خۆیانەکەن. ئەمە یەکێکە لە ئامانجی دیدارەکەمان بۆ ئەوەی خوێنکاران ئاشنا بن بە ئەم جۆرە ئەزممونە ئەکرێت بۆ ئایندەی خۆیان سوودی باشی لێ ببینن. سەبارەت بە بابەتی ئاڵنگاریەکان کردومانە بە ناونیشانی ئەم پانێڵە ئەوەیە کە ئێستاکە ئێمە لە سەردەمی تەکنەلۆژیای نوێی گەیاندن و ڕاگەیاندنین. ئێستاکە ڕەوت و ئاراستەی کاری ڕاگەیاندن و میدیا شێواز و گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە، چێ گۆڕانکاری لە ناوەڕۆکی میدیایی لە پەیام، چێ گۆڕانکاری لە ئامرازەکانی بەرهەمهێنانی ناوەڕۆکی میدیایی. مەبەستمانە کە دوو سەردەمی جیاواز بخەینە ڕوو بۆ ئەوەی زیاتر خوێنکار ئاشنا بێ کە لە سەردەمی میدیای کۆمباودا کار و ئەزمموی ڕۆژنامەگەری و میدیاکار چۆن بووە و لە سەردەمی تەکنەلۆژیای ئێستاە چۆن بەرهەمی میدیایی بەرهەم بەهێنرێت یان ناوەڕۆکی میدیایی بەرهەم ئەهێنرێت. زۆر باشە دکتۆر، خاڵێکی باشت وروژان ئەویش سەردەمی میدیاکانە، سەردەمێکی کۆنباومان هەیە و سەردەمێکی نوێمان هەیە کە هاوچەرخە. ئەوەی ئێستا ئەکرێ بڵین زۆر باوتریشە چونکە هەر یەک لە ئێمە مۆبایلێک لاپتۆپێک ئایپادێکمان لە بەردەستایە بە بەردەوام ڕەنگەگە نووسەریش نەبین ببین بە ڕۆژنامەنووس هەواڵێک بگەێنین کارێک بکەین. چۆن لە ڕووی میدیای سەردەمەوە سەبارەت بە میدیای سەردەم ئێوە کارتان کردووە لەسەر میدیای سەردەم بۆ خوێندکارەکانتان؟ بەڵێ سوپاس وەڵایی پرسیارەکە و خاڵێکی باشی وە بیر هێنامەوە بۆی قسە لەسەری بکەم. بەڕاستی
زۆربەی ئەو ئیشانەی کە خوێنکاران کردویانە لە بەشە زانستیەکانی ڕاگەیاندن و میدیا بۆ کێبڕکێ و پێشبڕکێ لەسەر ئاستە جیاوازەکان وەکو پێشتر باسم کرد زۆربەی بە مۆبایل کراوە. ئەو شێوازە تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ پێوترێت بۆ ژۆرناڵ یان پێوترێت مۆبایلی ڕۆژنامەگەری مۆبایل. ئێستا کە سمارتفۆن بە کوردەواری خۆمان ئەتوانین بڵێن بەڕێی لەژێر پێی تەکنۆلۆژیای کۆنباوی گەیاندن و ڕاگەیاندن دەرهێناوە. ئێستاکە لە ڕێگای ئامێری سمارتفۆنەوە کە بە کوالیتیەکی بەرز ئەتوانی باشترین فیلمی دیکۆمنتاری بەرهەم بهێنی، ئەتوانی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بەرهەم بهێنی، ئەتوانی فیچەرێکی جوانین بەرهەم بهێنی بە کەرەستە و ئامرازێکی زۆر سادە و ساکار. ئەمە هیچێکە لە بەوادرەکان، هیچێکە لە سیماکانی تەکنۆلۆژیای نوێی ڕاگەیاندن و گەیاندن یان ئەمڕۆ کە پێوتێت نیو میدیا یان میدیای نوێ. ئێستاکە ئەمانەوێت ئەم ڕەوتە یان ئەم هەنگاوە یان ئەم پێشکەوتنە نوێیە لە نێو خوێنکارانی میدیا و ڕاگەیاندن زیاتر فراوان بکرێ، زیاتر خوێنکار ئەبێ ئاشنا بکرێ بەم جۆرە ئامرازی بەرەمهێنانی ناوەڕۆکی میدیایە، ئەبێت بە شێوەیەکی چۆن لێ پوخت و کورت ئەمانەوێت لەگەڵ ڕەوتی نوێی میدیای سەردەما خوێنکار بگونجێنین. ڕاستە میدیای کۆمباو کە پێوتێت میدیای کلاسیک یان میدیای تەقلیدی ئەوە ئەساساتێک بووە بۆ کار و پیشەی ڕۆژنامەگەری، بەڵام گرنگە ئەمڕۆ نەکەر خوێنکاران هەموو دام و دەستگاکانی ڕاگەیاندن هەموو کادرێکی ڕۆژنامە نووس و میدیاکار ئەبێت لەگەڵ هەنگاوەکانی یان پێشکەوتنەکان و پەرەسەندەکانی میدیای نوێ هەڵ بکات بە هەموو شێوازەکانی چی وەکو تەکنۆلۆژیای بەرهەمهێنان، چی وەکو ناوەڕۆکی میدیایی کە لەم ناوەڕۆکی میدیایی مەبەستم پەیامی میدیایە. تەنانەت لە ڕووی ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامەیش ئەبێت لەگەڵ ئەم هەنگاوە نوێیانە لەگەڵ ئەم ڕەوتە نوێیانەی سەردەمی میدیای نوێیە هەڵ بکەین، تەنانەت بە دیزاینی و لە بابەتە گرافیکەکانی نێو بەرەمهێنانی ناوەڕۆکی میدیایە. بەڵێ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر شێرکۆت جەبار سەرۆکی بەشی تەکنیکی میدیا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ستۆدیۆی سلێمانی و میوانی ئێمە بووی بۆ ئەم پرۆگرامەی بەیانی 24 هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سوپاستان بکەم. زۆر سوپاس بۆیەوە دەستیەوە خۆش. هەر لە سلێمانی ئەمێنمەوە، بەڵام بابەتێکی دیکەتان بۆ باسەکەم کە لە سلێمانی کەمپینێک بۆ پشتیوانی لە نەخۆشخانەی هیوا ڕاگەێنرا کە چەند چالاکیەک لەخۆ ئەگرێت. ڕێکخەرانی کەمپینەکە داوا ئەکەن کە حکوومەتی عێراق بەشێکی زۆر لە پێداویستەکانی نەخۆشخانەی هیوا دابین بکات، چونکە ئێستا بەشێکی زۆری نەخۆشانی ئەو نەخۆشخانەیە خەڵکی خوار و ناوەڕاستی عێراقن. هاتووە بۆ پاڵپشتیکردن لەو کەمپینەی لە نەخۆشخانەی هیوا ڕاگەیەندراوە. پەروین حەسەن ساڵی 2007 کەسێکی نزیکی لە نەخۆشخانەی هیوا دەبێت و چەند ڕۆژێک هاوڵی دەبێت. ساڵی ڕابردووش دوو کەسی دیکەی هەر لەم نەخۆشخانەیە گیان لە دەست دەدەن. ئەو پێی وایە پێویستە هەمووان پشتگیری نەخۆشخانەی هیوا بکەن. لە 2008 ڕۆژ بە دیار نەخۆشەوە بووم، کەسی نزیکم بوو لێرە. ئەوسا باشتر بوو بە نسبەت ئێستاوە، هەموو دەرمانێک باش بوو، هەبوو پزیشکەکان ماندوو بوون، دڵسۆز بوون، بەڵام دوای ئەوش دوو نەخۆشی تری ئازیزم لێرە گیانیان لە دەستداوە. هەر ئەم ساڵی ڕابردوو بۆ نمونە ساڵی 2021 ناڵم ئەوان لەبێر بێ دەرمانی بوو، بەڵام بێگومان هەر ئەش گەڕێتەوە بۆ کارێک لەوانم. کەواتە نەخۆشخانەی هیوا هەروەکو سەرەتاش وتم هیوایە بۆ هەمووان، کەس نەڵێ من پێویستم پێی نابێ. ئەو کەمپینی پشتگیری کە پێگەێنراوە چالاکی جۆرا و جۆر لە خۆ دەگرێت. ڕێکخەرانی کەمپینەکەش ڕووی بەشێکی زۆری داواکاریەکانیان لە حکوومەتی عێراقا کە بەدەم پێداویستیەکانی نەخۆشخانەی هیواوە بێت.
زۆری نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوە خەڵکی ناوەڕاست و باشووری عێراقن و حکوومەتی عێراقی بەپێی نسبەی بودجە معاملە لەگەڵ هەرێمی کوردستانەکە بەپێی ئەو نسبەیە عیلاج بۆ هەرێمی کوردستان ئەنێرێ کە لە کاتێکا سێ بەشی نەخۆشەکانمان نهی ناوەڕاست و باشوورن ئەبێت حکوومەتی عێراقی حسابێک بۆ ئەوە بکا کە نسبەی نەخۆشەکانی سنووری پارێزگاکانی خۆیەتی بەڵام لەسەر حسابی نەخۆشەکانی هەرێمی کوردستان عیلاجەکانیان وەرەگرن. ئامارەکانی توشبوون بە شێر 50 ساڵانە زیاد دەبن بەپێی ئامارێکی نەخۆشخانەکەش تەنها ساڵی ڕابردوو 3000 نەخۆشی نوێ تۆمار کراون و چەند هۆکارێکیش لە پشت زیادبوونی ئامارەکانەوەن. هۆکارەکان زۆرن ناتوانین لە یەک شتا کۆی بکەیتەوە بەڵام ئەگە بە شێوەی گشتی بێگومان زیادبوونی ڕێژەی نێرگەلە جگەرە بەداخەوە خواردنەوە کحولیەکان لە تەمەنێکی زووداوە بەداخەوەی ئێمە جێی گەرانێتوان بڵێم زیاتر زیادبوونی ڕێژەی توشبوونە بە مناڵ کە جاران مناڵ زۆر دەگمەن بوو بەڕاستی لە هەرێمی کوردستان. هۆکارەکەوەیە کە بەڕاستی ئێستا خۆتەزانی لە ڕەگەزی مێژدا ئێستا جگەرە کێشان زیادی کردووە لە هەمان کاتە توان بڵێم نێرگەلە کێشان زیادی کردووە لەگەڵ نەبوونی ژیانێکی تەندروست بۆ پیسبوونی ژینگە. هەر بەپێی ئامارەکانی ئەو نەخۆشخانەیە ڕێژەی توشبوونی منداڵانیش بە شێرپەنجە لە زیادبووندایە. تەنها ساڵی ڕابردوو 157 منداڵ تووشی شێرپەنجە بوون و هۆکارەکەشی پیسبوونی ژینگە و کێشانی جگەرە و نێرگەلەیە لەلایەن ئافرەتانەوە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. کوردستان لانکەی پێکەوە ژیانە جا لەم بابەتەی کە ئێستا بۆتان باسەکەمەوە ئەسەلمێنێت کە خێوەتگەی پێکەوە ژیان لە دەڤەری بارزان کۆتایی پێهات. لە خێوەتگەکە 6 گەنجی پێکهاتە جیاوازەکانی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان بەشداریان کردبوو. بەشداربوانی خێوەتگەکە دڵخۆشی خۆیانیان دەربڕی بە ڕێخستنی ئەو جۆرە خێوەتگەیە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی و دەڵێن خێوەتگەی پێکەوە ژیان بۆتە هۆکارێک بۆی کە یەکتر بناسن ئاشنابن لەگەڵ یەکتری و زیاتر لەگەڵ یەکترا تێکەڵاو بن. دوایین ڕۆژی خێوەتگەی بەیەکەوە ژیانە لە دەڤەری بارزان. گەنجانی پێکاتەوە ئاینە جیاوازەکانی هەرێمی کوردستان و 16 پارێزگای عێراق بەشداریان کردووە و دڵخۆشن کەم خێوەتگەی بەیەکەوە ژیانە بووەتە هۆکارێک بۆ یەکتر بناسن و ئاشنایەتی لەگەڵ یەکتردا دروست بکەن. لە مکەوێنی مەسیحی کلدانی عێراقم من بەشداری کردوم لە چوارەمین خولەی خێوەتگای پێکەوە ژیان و بەرەپێدانی مرۆیی 6 مکەوێنی ئەساسی عێراق هەر یەکە و زمانێکی تایبەتی خۆی هەبوو هەر یەکە و دیالێکتی خۆی تایبەتی هەبوو. زۆر دڵخۆش بووم لێرە زۆر ئەو 6 ڕۆژە زۆر لێکمان نزیک کرد. عشنا في هذا المخيم أيام جميلة لا تنسى من كل لو کەمپا چەند ڕۆژێکی خۆش بە یەکەوە ژیان کە لەبیر ناکرێن لە هەموو نەتەوە پێکاتە جیاوازەکان بە یەکەوە بووین ئێمە هیچ جیاوازیەک لە نێوانمان ناکەین. لە کۆتا ڕۆژدا زانیمان کە کامەمان سەر بە چ نەتەوەیەک و سەر بە چه ئاینێکین دڵخۆشین ئێستا هەست بەوە دەکەین کە دەتوانین عێراقێک دروست بکەین کە پێویستمان بە ئاین یانیش نەتەوە نەبێت چونکە گرنگترین شت کە خزمەتی عێراق بکات مرۆڤە و نابێت جیاوازی لە نێوان هیچ مرۆڤێکدا بکرێت. سوپاسی هەرێمی کوردستانیش دەکەین بۆ ڕێخستنی ئەو کەمپەی دیدەوانی. كردستان على هذا المخيم الجميل الذي شاهدناه في الشمال. دەرفەتێکی زۆر باش بوو لەبەرەوەی بۆ من پێشتر ئەم دەرفەتا هەڵ نەڕەخسا بوو کە من خەڵکی باشووری عێراق لە نزیکەوە بناسم هەمویانم ناسی تێکەڵ بە کولتور و عادات و تەقالیدیان بووم بێجگەلەوەش خەڵک لە دیانەت و مەسەبی جیاوازەوە لێرە لەگەڵ یەکتر وەرزشمان کردووە نانمان خواردووە وانەمان خوێندووە ئەو تێکەڵیە بەڕاستی بۆ من ئێجگار ئەزمونێکی باش بوو و هیوە خوازم کە پرۆژەی لەم چەشنە بەردەوام بێت و زیاتر گەنجەکانی هەموو پارێزگاکانی عێراق زیاتر تێکەڵ بکرێن. بەشداربوانی خێوەتگەکە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی بەڕێوە دەبردرێت. ژمارەیان 6 گەنج دەبێت و ماوەی 6 ڕۆژ لە دەڤەری بارزان خێوەتیان هەڵدەدەن. سەرجەم پێکاتە جیاوازەکانی عێراق لە ژێریەک خێوەت دادەژین و لەگەڵ ڕاهێنانی گەشەپێدانی مرۆیی هەروەها بەشداری چەندین چالاکی جیاوازی وەکو بوارەکانی پەروەردە هونەری ڕۆشنبیری و ژینگەی دەکەن. پرۆژەیەکی زۆر سەرکەوتوو بوو بە تایبەتیش لەو ئان و ساتەی کە ڕەوشی عێراق و کوردستانی پێدا تێپەر دەبێت کۆکردنەوەی ئەو هەموو گەنجە لە
چواردە پارێزگای عێراق و بە هەموو ئەو پێکهاتانەی کە لە عێراق و کوردستاندا دەژین دیسان ڕاچاوکردنی لایەنی جێندەری کە نیوەی ئافرەت بووە نیوەی پیاو بووە ئەمە کاریگەریەکی زۆری هەیە ئەوانانەی کە دەستنیشان کرابوون لە تاکیدیان لەسەر مەوزوعی پێکەوەژیان دەکردەوە دیسان بەلای منەوە چەندە وانەکان لە ڕووی تیۆریەوە گرنگ بوون لایەنە پراکتیکەکەش ئەوەندە گرنگ بوو هەم لە ناو کەمدا و هەمیش لە دەرەوەی کەم بە تایبەتیش بەسەرکردنەوەی ئەو شوێنە گرنگانەی ئەو ناوچەیە بارزانی پیرۆز. ئەم خێوەتگەی بەیەکەوە ژیانە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی بە هاوکاری ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت و سەنتەری فەڕەنسی بۆ توێژینەوە لە عێراق ڕێکخراوە و لە ماوەی چەند ڕۆژەدا چەندین وەرکشۆپ و خلی جیاواز و ڕاهێنان و گەڕان بە ناوناوچەکانی کوردستانیان ئەنجامداوە و ئامانجلەی زیاتر نزیک بوونەوە بەیەکەوە ژیان و قوڵترکردنی پەیوەندی نێوان پێکهاتەکانە. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. با ئێستاش باسی خاوەن پێداویستیە تایبەتەکان بکەین کە لە ڕێگای پەیمانگایەکەوە هەلی ئەوان بۆ ڕەخسێنراوە کاری دەستی بکەن و لەوێش کاری دەستێکی خۆیان نمایش بکەن و بیفرۆشن. جا بە دروشمی با چەند ساتێک بچینە ناو ناخی قوتابیانەوە لە ڕێگەی ئەو کارێکە کردویانە پەیمانگای هانە بۆ ڕاهێنان و شیاندنی خاوەن پێداویستی تایبەت پێشەنگای ساڵانەی سوودمەندبووانی پەیمانگاکان کردەوە کە خاوەن پێداویستی تایبەتەکان کارەکانیان نمایش کرد نرخیان لەسەر دانا بوو و بۆ ئەوەی کە بەشداربووان بتوانن بیکڕن وەک ئەمە کە هاندانێک بێت بۆ کاری دەستی خاوەن پێداویستی تایبەتەکان. ئاستەنگیەکانی ژیان نەبووەتە ڕێگر لە بەردەم خولیا و ئارەزوەکانی خاوەن پێداویستیەکی تایبەتە. لە ڕۆژی نمایشی ساڵانەی پەیمانگاکەی کارەکانی نمایش کردووە کە بەدەستی خۆی دروستی کردو. کاری دارتاشی کردووە. چەندین جۆر کەرەستەی جیاواز وەک ئەوەی بڵێ وەستایەکی چەند ساڵەی خزمەت دروستی کردوون. بەغاوکاری مامۆساکان ئەم شتانەمان دروست کردووە. دروست کردووە؟ منەمانم دروست کردووە تر باوکاری مامۆساکان و ئەم میشانەمان کردووە. حەزت لە کارەکەیە؟ بەڵێ. چی دروست دەکەیت تۆ؟ وەڵام من هەر ئیشی تەختە و دار و ئەوانم دروستەکەن. بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی سەرپەرشتی ڕێخستنی کارەکانی دەکرد. کارە نمایشکراوەکان وەک پشتیوانیەک بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان نرخیان لەسەر دانرابوون و دەفرۆشران بە ئامادەبووان. مامۆستایەکی ڕاهێنەر دەڵێ ئامانجمان ئەوەیە خولیای کەسەکان دەربخەین و بتوانن ئەوانیش ببنە خاوەن کاری خۆیان. ئامانجەکەمان ئەوەی ئێمە فێریان بکەین کە خۆیان پشت بە خۆیان بستن و مەشغوڵ بن بە کارێکی پۆزەتیفەوە کە لایەنی دەرونیان ئیسراحەت بکە و لە هەمان کاتە ببێ بە مای بژێوی بۆ ژیانیان لە داهاتوو مەسەلەن دوای 4 ساڵی ئێرە کە ئەڕۆن زۆرێکمان هەیە ئێستا بۆ خۆی لەگەڵ باوکیان لەگەڵ کەسێکی ئیشی دەست ئەکا و ئەیفرۆشێتەوە. پێشەنگای ساڵانەی پەیمانگای هانا بۆ ڕاهێنان و شیاندنی خاوەن پێداویستی تایبەتەکان لە سلێمانی ساڵانە دەکرێتەوە کە کوی کارەکانی ساڵی ڕاهێنان و فێربوونی خاوەن پێداویستی تایبەتەکان دەخرێنە ڕوو. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. سەرنجتان بۆ بابەتێکی هونەریش ڕاکێشم کە لە ڕێوەسمێکی تایبەت وەزارەت ڕۆشنبیری و لاوانی حکوومەت یارێمی کوردستان بە دروشتنی نازری سۆزێک لە تەمیرە و داستانێک لە شانامە خەڵاتی ڕێزلێنانی با هونەرمەندی ناوداری کورد شەهرام نازری بەخشی. نازری سەبارەت بەم ڕێزلێنان ڕایگەاند ئەو گەورەترین شانازیە بۆ ئەو لە ناو نەتەوەی خۆی لە کوردستان بەم جۆرە پێشوازی لێکرێت و شانازیە کات کە کووردە و ئێستا لە کوردستان.
بە هەمان هەست و سۆزی کوردانی کەهێتی شارام نازری هاتووەتە هەولێری پایتەخت و نەوای موسیقای کوردی بە سازەکەی دەستی بەگوێی بیسەرانی لە باشووری کوردستان دەچرپێنێ. بەناوە موسیقای ئامان لەرزانە و هەی بێنن بێنن ئاوێک دەکاتە سەر ئاگری ڕۆحی کوردانی جەماوەرەکەی لە باشوور. بە زیاتر لە 60 ساڵ کارکردن لە بواری موزیکی ڕەسەنی فارسی و کوردی شانازی دەکا بە کوردبوونەکەی و دەڵێ ئەوڕۆ هەست بە گەورەیەکی زۆر دەکەم کە لە ناو نەتەوەکەی خۆمم. فرە خۆشحاڵ و بەختەوەرم کە هامە نێو مردم کورد هامە نێو خاکە کوردستان یا بەرام فرە چشتە گۆرایگە هەری زندگیم وە خۆ لطفکردن مراسمی گردن عری بنده که اوش باعث خوشحالی و بختوری عری منه. خب من البته یه قسمت کارو من موسیقی سنتی ولی خب چون کردم بنده به عنوان یه هنرمند کرد سعی کردم که لهر درفتی دست بیاد یا لهر کوری دنیا که دستلاتی داشتم بتوانم هنر کرد، فرهنگ کرد و موسیقی کرد بتوانم نیشان بیام. سۆزێک لە تەمیرە و داستانێک لە شانامە بیانویە بۆ ڕێزگرتنی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بۆ ئەم هونەرمەندە کووردە کە تەواوی تەمەنی خۆی بۆ موسیقا تەرخان کردووە. بە گوتەی بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەم ڕێزلێنانە بیرهێنانەوەی بۆ نەوەی ئێستا. کۆکردنەوەی ئەو ڕەمزە کولتوریانە دەمانەوێت ئەو پەیامە بگەێنین بە نەوەی تازە کە ئێمە مێژوێکی قوڵمان هەیە لەنێ ئەو مێژوەدا ئەستێرەی گەشی وەکو شاهرامی نازریمان هەیە بۆیە دەبێت ئیفتیخار بە مێژوی خۆمان بکەین و لەم ئیفتیخارەشدا بتوانین ئەمڕۆیەکی باش دروستکەین ئەمڕۆیەک کە بتوانین نیشتیمان کللتور ڕەگەزەکانی مانەوە هەموو ئەمانە بەیەکەوە بکەینە جۆرێک لە پەروەردەی نیشتیمانی پەروەردەی کللتوری. لەناو ئاپۆڕەی هەواداران و لایەنگرانی شارام نازری لە هەولێری پایتەختە. ئەم خاتونە کوردەش لە تەمەنی 20 ساڵی و هۆگری دەنگی شارامی نازری بۆ دەڵێ شانازێکی گەورەی بۆ یارسانەکان و بۆ منیش کە منی بردوێتەوە تەمەنی گەنجێتیم. ڕستەکانم زۆر خۆشە بۆی و زۆر چاوەڕێم ڕۆژەمە کە داوا هونەرمەندێک گەورە و ئەم بێتە شارەکەمان و بیبینین. هەر ئەما شارام هەیە و ئێران و دەستمان پێناگە هەر ئەوەنە یعنی خۆشحاڵ بووین زۆر. ناڵم 2 ساڵ تەمەنمی گەڕانەوە دوا ئیمڕۆ بینیمە. زۆر خۆشحاڵم بە هاتنی ئێمە لامان پیرۆزیشە لای یارسانەکان. شارام نازری لە ساڵی 1950 لە کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. یەکەم مۆسیقازان بووە کە هۆنراوەکانی مەولانای ڕۆمی هێناوەتە ناو مۆسیقای فارسی بە پێشەنگی دروستبوونی مۆسیقای سۆفیگەری ناوی دەبن لە زمانی کوردی و فارسیدا. بەهۆی کارامەیی و دەنگە تایبەتەکەی بە شوالیەی مۆسیقای ئێران و بولبولە دەنگ خۆشەکان ناوبانگی هەیە. کریستین ساینس مانیتۆری بەناوبانگیش نازناوی پاوارەتی ئێرانی پێداوە. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. پرۆگرامان بەم شێوەیە کۆتایی پێهات بۆ هیوایەکە بەدڵی ئێوەی خۆشەویست ببێت تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە لەگەڵ ئێوە بەخواتان ئەسپێرم هیوای ڕۆژێکی شاد و باش و خۆشتان بۆ خوازم ماوە.